بینەرانی خۆشەویستی بەرنامەی ڕوانگە سڵاوم کاتتان باش خۆشحاڵم کە لە یەکێکی تر لە بەرنمەکانی ڕوانگەوە دەبینە میوانی ماڵیەوەی خۆشەویست. ئازیزان لە 26 ڕێبەندان ڕۆژی ئاشکرابوونی هەڵسوڕانی کۆمەڵە نزیکە بینەوە. لەم ڕۆژەدا و بە دوای گیانبەختکردنی هاوڕێ حەمەحسەینی کەریمی یەکێک لە ئەندامانی دامەرزێنەری کۆمەڵە هاوڕێیانی کۆمەڵە بڕیاریاندا کە لە ڕۆژی 26 ڕێبەنداندا هەڵسوڕانی کۆمەڵە پاش نزیک بە یەک دەیە بە شێوەی نەهێنی ئاشکرا بکەن. ئاشکرابوونی هەڵسوڕانی کۆمەڵە چرایەک بوو لە دڵی هەڵسوڕاوانی بزوتنەوەی کرێکاری و خەڵکی شۆڕشیێری کوردستان کە لەو کاتەدا لە شەڕێکی دەستە و یەخەدا بوون بۆ بەدەستهێنانی مافەکانیان. ئەگەرچی ئەوان زۆر لە پێشتر و بە شەڕ و بە مبارزە لەگەڵ ڕژیمی پەهلەوی خەباتی خۆیان درێژە پێدا بوو و هێنا بوویان تا ئاستی شۆڕشی گەلانیێران، بەڵام بە دوای هاتنە سەرکاری ڕژیمی دژی شۆڕشی کۆماری ئیسلامیدا خەڵکی کوردستان بە ناچار و بەهۆی ئەوەی کە ڕژیم بڕیاریدا بوو کە بە هەموو شێوەیەک خواست و ویستی خەڵکی کوردستان سەرکوت بکات دەستیاندایە چەک و دفاعیان کرد لە مافڕەواکانی خۆیان. بۆ ئەم مەبەستە کۆمەڵە توانی لە ئاستێکی زۆر بەربڵاودا ژنان و پیاوان لە سەر تاسەری شارەکانی کوردستان و دەرەوەی کوردستانیش سازمان بدات و بڕۆنە شەڕێکی دەستە و یەخە لەگەڵ یەکێک لە دواکەوتوترین و مرتەجعترین ڕژیمەکانی زەمانە کە ئەتوانم بڵێم داعشی سەردەمیش بوو. هەر بەم بۆنەوە کۆمەڵە زۆر زوو بوو بە خۆشەویستی هەموو ماڵە هەژارەکان، بوو بە خۆشەویستی هەموو هەڵسوڕاوانی کرێکاری، بوو بە خۆشەویستی هەموو کرێکاران و بەگشتی جوانان و لە ئاستێکی بەربڵاویشدا خۆشەویستی خەڵکی کوردستان. ئەمڕۆ نزیکە بینەوە لەو ساڵگەردا، لەو ڕۆژەی کە کۆمەڵە بڕیاریدا فعالیەتی خۆی ئاشکرا بکاتەوە. بەم بۆنەوە بەرنامەیەکی تایبەتمان بۆ نزیک بوونەوە لەو ڕۆژە سازمانداوە کە لەگەڵ هاوڕێکاوی ئەلیاسی ئەندامی حیزبی کۆمۆنیستی ئێران ئەم بەرنامەتان پێشکەشەکەین. هیوادارم کە ئێوەش لە درێژەدا مەجای بینینی ئەم بەرنامەیەتان هەبێت و جێگای سوود و ڕەزامەندی ئەوێ خۆشەویستیش بوو بێت. سەرەتا پێم خۆشە بە خێراتنی میوانی خۆشەویستم هاوڕێکاوی ئەلیاسی بکەم بۆ ئەم بەرنامەیە و ئەگەر خۆی پێشەکی لە سەرەتا قسەیەکی ئەسڕوو بە بینەرانی بەرنامەی ڕوانگە هاوڕێکاوە تکایە فەرموو و زۆریش بە خێراتن دەکەم بۆ هاتنت بۆ ئەم بەرنامە. زۆر سپاس هاوڕێ سعدیان، منی سڵاو و ڕێزم هەیە لە خزمەت ئێوە و هەموو هاوڕێیانی هاوکار لە تەلەڤیزیۆنی کۆمەڵا و هەروەها بینەران و بیسەرانی ئازیزی ئەم بەرنامەیە. بێ مناسبەت نییە بۆ بوونەوە کە نزیکە بینەوە لە ڕۆژی کۆمەڵا منیش سڵاو و احترامی خۆم پێشکەش بە هەموو بنەماڵەی ئازیزی گیانبەخت کردوان بکەم و هەروەها زیندانیانی سیاسی، کرێکاران، ئینسانایەکی ستەم لێکراوی نەوجامیعە و هەروەها ئینسانایەکە ڕۆژێ لە ڕۆژان لە ڕێزی پێشمەرگایەتی کۆمەڵە یا بە شێوەیە لە شێوەکان کۆمەکیان کردگە بەم ڕێگە و ئەو ئەزیزانەی کە لەم ڕێگایە عزوێ لە بەدەنیان لەدەستداوە و هەم زەمان یاد و خاترەی ئەو ئازیزانەکە لەم ڕێگە گیانیان بەرز کردووە بەرز ڕاگرین و بە ئیدامەدانی ڕێگەیان یاد و خاترەیان بەرز ڕاگرین و هەتا گەیشتن بە ئامانجە بەرزەکانیان. کاک ئەسعەد خۆت لە سەرەتەی بەرنامەکەوە لە دەستپێکی بەرنامەکەەوە ئیشارەت بە فرشتی جوان کرد کە پێناسەی کۆمەڵان کە کۆمەڵە چۆن تەشکیل بوو و چۆن عەلەنی بووەوە. من بۆ ئێسلا بۆ ئەوەی کە بتوانم لەو چوارچێوە جواب بە سوالەکان و بدەمەوە هەرەوە پێویستە بێژم کە کۆمەڵە وەکو ناوێک بریتیە لە کۆڵێک فەرهەنگی جوان، کۆڵێ دابوونەری جوان و کۆڵێ سەمیمیەت و مبارزە و فداکاری. منیش سپاس دەکەم و بەخێراتن دەکەم بۆم بەرنامەیە. هاوڕێکاوە یەکەم پرسیارم پێم خۆشە بەوە دەست پێ بکەم، با تەوەجۆ بەوەیە کە من نەزانم تۆ لە تەمەنێکی
زۆر لاوەتیدا ڕوت لە پێشمەرگایەتی کۆمەڵە کرد و ساڵانێکی بەرچاو لە تەمەنی خۆت لە ڕیزی ئەم تشکیلاتە بووی و دواتریش کە هەتاکو ئێستا هاتووی بە بەردەوامی لەگەڵ کۆمەڵاوە لەگەڵ بیر و باوەڕی ئەم تشکیلاتە هیچ کات دوور نەبووی و هەمیشە بە بەردەوامی لەگەڵ ئەم بیر و باوەڕەمەشتا بووی. گەرەکمە لێت بپرسم کە بە لەبەر چاوگرتنی ئەم تەمەنە بە لەبەر چاوگرتنی ئەوەی کە خەبات و مبارزە و تەلاشی خۆت بۆ گۆڕینی دنیای کە لە ناو بیرۆمێشکی خۆتە بڕیاردا بوو بە گۆڕینی باسکردن لە ڕۆژی کۆمەڵا باسکردن لە بەسلاح حزورت لە ناو ڕیزەکانی کۆمەڵا ڕۆژی کۆمەڵا بۆ تۆ بەگشتی باس لە چی دەکات؟ دیارە ڕۆژی کۆمەڵا فقط ڕۆژێکە یا کۆمەڵە فقط ناوێکە، بەڵام پێناسێکی بربەرین و دوور و درێژ و ئەتوانێت کتێبهای لەسەر بنووسێ بنیامەتوانێ هەزاران ئینسان کە لەم ڕێگا ڕێبازیان کردگە هەر دانێکیان ئەتوانێت ڕۆمانێکی پڕسەفحە بێ. ڕۆژی کۆمەڵە بۆ من تەداعی کونەندێ ئەو فەرهەنگێکی فەرهەنگهایەک یا فەرهەنگێکە کە تانی جامعەی کوردستان بەرەو بەرابەری خوازی بەرەو یەکسانی خوازی بەرەو کارکردن بۆ باشترکردنی کۆمەکردن بۆ باشترکردنی محیطی زیست و لەوە زیاتر بە ئیسلا لە مەخاتراتان نەبێ حەق و حقوقی مناڵان حەق و حقوقی ئینسانە چاوسێنەرەکان حەق و حقوقی ملیەتەکان باشترین جواب بۆ مەسەلەی ملی کە ئەمانە هەر کامی ئەتوانی بە سەعاتها لەسەری قسە بکرێ. بۆ نمونە مەسەڵەن تۆ تواشاکە ڕۆژێکە کۆمەڵە دەورانێکە کۆمەڵە علەنیە بێتەوە کە نیشکێک لەم ژنێکە لە بەدەست خانەوادەکەی و کەنیشکێکە بەدەست خانەوادەکەی و خەریکە بە زۆر بەشوو ئەدرێ وەختێک کە ئەبینێ کە ڕێکخراوێک هەیە حێزبێک هەیە بۆ بیر و بچوونەوە ئەتوانێت پاڵپشتی بێ بۆ ئەوەی کە دەستدرێژی لەسەری نەکرێت و بە زۆر شوونە درێت و یا بە ئیسلا بڕێ زۆڵم و زۆری مزاعفی کە وجودی هەیە و بووگە لێ نەکرێ خانەوادەکەی بەوە تەهدید دەکا کە ئەچمەنەوە ڕێزەکانی کۆمەڵەوە یاوە کۆمەڵە و کادر و ئەندامانی کۆمەڵە لێرە هەن پێیانێژم کرێکارێک کە تا ئەو سەردەما پێ وترات و هیچ نازانی هەر وەزیفەت کارکردنە لەوە زیاتر نابێ تەوەقعی کۆبێ کۆمەڵە ئەو جورئەتەیە پێدا کۆمەڕە ئەو ڕێگەی پێنیشاندا کە بتوانێ وردە وردە خۆی ڕێک بخە بیر کاتەوە کە حقوقی چییە بۆ دنیای کە تیاین ئاواسە منداڵێکە لەلایەن چه خانەوادەکەی بووە بخصوص سیستمەوە کە زڵمی لێچێ لە مۆرەدی فرشتەوە ئەس جملە تەحسیڵەوە بە ئیسلا پێی بربەوەی کە حق و حقوقێکی هەیە و ئەتوانێ بە شێوەیە لە شێوەکان داواکاری بێ خەڵکانێکە تا سەردەمانێک بە ئیسلا بۆیان محیطی زیست ئەسڵا مەسەلە نەبوو گویان نادا و هەر جۆرێک کە پێیان باش و ڕەفتاریان نەکرد لەگەڵ محیطی زیستە ئەس جملە بۆ درەخت بڕین و فرەی ئەم مەسایلە هەرچەند کە بەشێکی بە خاتری بژیوی خۆیان بوو بە ئیسلا غەزا دروستکردن بوو گەرمکردنی ماڵەکانیان بوو بەڵام حدێ ئەقەلیسا بە شێوەیە لە شێوەکان دیدێکی تریان هەیە و ئەگەریش درەختێ بۆ ڕن درەختێکی ترە نەجێ یا لەم لۆلۆلا ئەشخاڵ ببینن کۆیەکەنەوە هەزار و ئەم هەموو شتە کە باسی لێوەکەین ینی کۆمەڵە ینی ڕۆژی کۆمەڵە و کۆڵی شتێکی ترکە ڕەنگە لە بەئیسلا وەختی ئەم بەرنامە نەبێت لەسەری قسە بکەین و بۆ من وەکو کەسێک کە لە سنی 7 ساڵگی هاتمەنەوە ڕێزەکانی ئەم تەشکیلاتەوە باوجودی ئەوە قبلان بە هۆکاری بنەماڵی و ئەم تەشکیلاتە مەناسی تا ئەنازێ لەگەڵ بیر و بوچوونەکان یا ئاشنا بووم بەڵام وەختی هاتمەنەوە ڕێزەکانیەوە دیدێکی ترم پێیا کرد دنیایەکی تر هاتە دەستم فەرق و جیاوازی بیر و بوچوونەکان
کۆمەڵە چایگەرەکە داهاتوی جامعە ئەم هەموو تەناقۆزە چۆنەکرێ حەلیکەی جوابێکی هەیە ئەو جوابە چۆن پێگەین هەموو ئەمانە شتایی بوو کە من لە ئەتوانم بێژم لە مەدرسە و دانشگە و فێرگە و هەموو ئەو شتانەی کۆمەڵە لە عزیزانێک کە بە دۆرما بوون یا پێکەوە بووین فێر بوو. پێت وایە کۆمەڵە توانی ویە وەڵام دەرەوەی پێویستیەکان سەردەم بێت مەبەستم چییە؟ مەبەستمەوەیە کە بەڕاستی مەسەڵەن ئەبینی لە جریانی مبارزە حزبیان سازمانگەلێک تەشکیلەون کە هەتایە مەسەڵەن لەسەر کۆمەڵێک درشم کە لە کاتی دامەرزاندنیانە هەڵیان گرتووە لەسەرەوانە بەردەوامە بن. بۆ نمونە من لەگەڵ ڕفیقێک قسەمە کرد پێشتر باسی لەوا کرد مەسەڵەن جریانی وا هەیە ئێستا ئەگەر سەیری بەرنامەکەی بکەی هەموو بەرنامەکانی وێسڵا ئەوانەیە کە ئەو داواکاری بوو ئەوانەیە کە ئەو ئاوات و ئارەزووی بوو بۆ تەشکیل بوونی ئێستا هەمووی دابین بووە. بۆ نمونە بەرخڕۆشتووە دەدێ هاتەکان جادە کێشراوە خەڵکەمووی تەلەفۆنی هەیە عەرز بێ لە خەمەتتا مجموعی لەو داواکاری گەلە کە لە ساڵانێکا بوو بەهۆی هۆکاری دروستبوونی تەشکیلاتایەکی مشەخەص دیارە کۆمەڵەیش بەرمەبنای بێسلاح کۆمەڵێک خواست و ویستی کۆمەلگا بڕیارەدا کە تەشکیلاتێکی وا دروست بکات. گەرەکمە لێت بپرسم ئایا کۆمەڵە توانیویە ڕۆڵەی زەمانەی خۆی بێت ئایا توانیویە لە جریانی مبارزە جیا لەو شتانەی کە ئاواتی تەشکیلاتەکەی بووە ئارەزووی تەشکیلاتەکەی بووە بەرنامە و بێسلاح ئەساسنامەی تەشکیلاتەکەی بەرمەبنای ئەوانە دامەرزاندووە توانیویە وەڵام دەرەوەی ئەو شتانەی سەردەمیش بێت؟ هەوڕێ ئەسعەد کۆمەڵە مانیفێستێکە ڕێبازێکە هەم بووگە و هەم هەست لە گوزەشتە بووگە لە حاڵ و ئایەندە هەست بۆ جواب دەرەوەی بە نیازی ئینسانەکان بۆ بەخاتری ئەوە بنەماکەی لەسەر مارکسیزمی علمی دامەزراوە بۆ واتە کە لەسەر بە ئیسلا بە حەدی عەقەلهای ڕازی ناوێ کە تا بە قودرەتی حیزبی خۆی بگە و ئەتر پێوا بێ ئەوە کولێ ماجەراست. لە بەحسەکەی پێشومە تقریبەن سەرتیترایەکم باس کرد وەختێک کەنیشکێک کە کۆمەڵی بە پشت و پەنای خۆی ئەدی بۆ ئەوەی کە زوڵمی لێ نەکرد و بە زۆر شوو بدرێ ئەتر لەم دەورانە ئەوە بووە سەفەرهەنگێ لەنەوە جامعەی کوردەواریە ئەوە گەیگەسە حەدی عەقەلی خۆی بەڵام هەرۆژنە کۆمەڵە نەیوت کە فقط تۆ بەو حەدی عەقەلە ڕازی بە کۆمەڵە وتێگە دوای ئەوەیش کە ئەگەر خۆت کەسی خۆتۆ هەڵبژارد لەنەو زیندگیکی ئیشتراکیە کە هایتیا چۆن بتوانی کە بە ئیسلاح تەک هاوسەرەکەتە ژیانێکی خۆشبەختانە و پڕسوود بەسەر بووی حەق و حقوق و لۆ زیندگیە چییە ئەگەر مناڵۆ بوو حەق و حقوق چییە لەناو ئەم جامعەکە زیندگیەکەی بە ئیسلا وەکو ئینسانی حەق و حقوق چییە فقط یا وەسە لە ماڵدانیشی و بڕێکاری نۆماڵکەی یا ئیجازەی فرشتایەکی ترۆ هەیە کە حقوقی یەکسان و بێ لەباری ئیجتماعی سیاسی اقتصادی و وەکو پیاوان لەنەوەم جامعە معنیە وەسە کۆمەڵە مدام بە ئیسلا سیاسەتی بروز بووە بە دەلیلی ئەوە بنەماکەی پایەکەی مانیفێستە مارکسیزمی ئینقلابیە مارکسیزمی علمیە ئێمەش وەختی باز لە علم و زانستەکەین ینی بە پای سەردەم نیازی ئینسان چەبێ بەوە ئەڕێنە بەڕەوە لۆ چوارچێوە کارەکەین لۆ چوارچێوە تەوەقعەکانی خۆمان و جامعە ئەبین لەسەرەوە جا بۆ بۆنۆ نە بە هیچ عنوان کۆمەڵە دیارە لە ڕابردوودا بە ئیسلا کادرەکانی بیرروبووچوونەکەی فەرهەنگێکە هاوردیە نۆ جامعە هەموو ئەوانە تانیگە بەرق ئاسا لە نۆ جامعە ناو بداتەوە ڕنگ بداتەوە بەڵام بەهۆی ئەوەی چۆکە مدام تانیگە خۆی بروسکە مدام تانیگیەکە بە ئیسلاح تەوەقعاتی خەڵک بواتە ئاستێکە نیازی سەردەما کە زیندگی لەم سەردەما بە ئیسلاح بە ئێمە ئێژێ بۆ بۆنۆ تانیگە نەک هەر ئەوە پاشەکشێنەکە و بووچک نەبێتەوە بەڵکو ڕۆژ بە ڕۆژ گۆڕەتر بێتەوە خەڵکانێکی تر چەوەکو عزووی ڕسمی چەوەکو لایەنگەر بە شێوە لە شێوەکان تەنگەم تەشکیلاتە هاوکاریکەن فرەکەس هەن هاوڕێ ئەسعەد کە هیچ پەیوەندێکی تەشکیلاتیان لەناوە بەم تەشکیلاتە نییە و احتماڵی چیەز تەرەف مسلمان بێ سەری بچی نوێژی نەچێ بەڵام لەسەر بڕێ شتێت کە کۆمەڵە ئێژێ ناتوانێت ئێغراکە
و بۆ باوەڕەسە کە ئەو شتانە دەبێت بکرێ دەبێت بەڕێوە بچێ وە کاری عمەڵەن کاری بۆەکە یا خەڵکانی تر کە پێیان وایە مەسەلێ مشکلیان مەسەلەی ملیە و نازانم ئێمە کورد زۆمی مزاعفمان لێچێ ئەمانە بەڵام ئەحزابی ناسیۆنالیست کە نەیانتوانیوە جواب دەرەوە بنا بەو شتانە کە جەناب و باسۆ کرد حەدی ئەقلایەکیان لەبەرچۆگرکە کە دیگیانە کۆمەڵە باشترین جوابی هەیە بۆ بەرتەرەفکردنی ئەو ستەمە مزاعفە بۆ حلکردنی مەسەلەی ملی خۆ شتەکانی کۆمەڵە بەئیسلاح تەعیید دەکەن یا تەبلیغ و تەرویژی بۆکەن یا کاری بۆکەن جا بۆ بۆنەوە بڵێ من جوابەکەم ئەوەیە کە کۆمەڵەتانیگە ئەتانێ ڕۆڵەی زمانەی خۆی لە ڕۆڵەی زمانەی خۆی بووگە بەرنامە هەیە بۆ ئیسا بەرنامەشی هەیە بۆ داهاتوو هەموو هەوڵی پێشخستن و سەرخستنی خەباتی ئێستا و داهاتووی خەڵکی کوردستانە بە چ شێوەیەک دەبێت تەقویەت بکرێت دیارە بەش ئاماژت بە بەشێکی دا مەسەڵەن بۆ نمونە هەر لە ڕۆژانی ڕابردووە و بە دوای ڕاگەیاندنی جیایی بە ئیسلاح بەشێک لە کمیتە ناوەندی حزبی کۆمونیستی ئێران لە ئەو تەشکیلاتە بلا فاصلە نمونەتەن لە دەرەوەی وڵات لە هەنگاوێکی مەسەڵەن زۆر کورتە بینرا کە زیاتر لە 300 کەس ئیعلامی ئامادەگیان کرد کە پشتیوانی ئەکەن لە ئەم تەشکیلاتە و ئەو تەشکیلاتە بەهین خۆیان ئەزانن و ناهێڵن کە هیچ گونە زەفەرێکی ببرێت و بە هەموو شێوەیەک ئامادەن کە دفاع لە دەستکەوتەکانی زیاتر لە چەندێ ئەم تەشکیلاتە بکەن و هەروەها لە ناوەوەی کۆمەڵگایشم بەردەوام ئەبیسین کە ئەو لەو ڕێگەگەلەوە کە ڕێگەی ارتباطیە لەگەڵ ئێمە هەموو کەس ئامادگی ئەوە دەرەبڕێت کە ئەم تەشکیلاتە بەهین خۆی زانێ تا سەر ئێسخان دفاعی لێکات و بە هەموو شێوەیەک بۆ سەرخستن و تەقویەتی کارەکات پێت وایە لە چ ڕێگایەکەوە و بە چ شێوەیەک دەکرێت ئەم جەهەتە کەوتمان ئەم ڕێبازە کەوتمان بەرنامەی هەیە بۆ ئێستا و داهاتووی مبارزاتی خەڵکی شۆڕشتێری کوردستان چۆن دەبێت تەقویەت بکرێت تەقویەتکردنی ئەم جریانە تەقویەتکردنی حیزبێک نییە تەقویەتکردنی فەرهەنگێکی پێشکەوتووە تەقویەتکردنی مبارزە بۆ باشتر زیندگیکردنە تەقویەتکردنی حیزبێک نییە بۆ معنیە لە داهاتووی جامعە خۆی بێتە هەمەکارە وەکو ئەحزابی تر لە دنیا و لە پاڵ دەست خۆمانە دیگمانە مانیفێستێکە کاروە لە ڕابردووە باسم کرد کە ئەتوانێ زیانی ئینسانەکان باشتر بکە و لە نەهایەتی خۆیان بۆی بگەێنی کە زڵم و زۆر نەبێ هەڵاواردن نەبێ و ئینسان خۆشبەخت زیندەیەکە لەو چوارچەوە کە شایانە و بۆ ئەو کارێج ئازیزانێک کە ئەگەر بێژین بە چڕوپڕی بە کامڵی هەموو شتێکی ئەم تەشکیلاتە پێیان وایە جواب دەرەوەی نیازیان نییە یا لە چوارچەوەی بیرروبووچوون و ئیدەکانی ئەوانانە خۆ دەکرێت لە مەواردێکە بڕێکار هەیە بیکەن چونکەتە ئشتراکیە لە بین ئەوشتانی چەکە خۆیان گەرەکیانە و ئەگەر پەیوەندی تەشکیلاتیشیان نییە ئەتوانن لە ڕێزلێندەگی ڕۆژمەڕیانە تەک ژن و مناڵیانە و تەنەوە جامعە تەبلیغ و تەرویجی کەن بۆ نمونە مەسەڵەن لەسەر مبارزەکردن بۆ زیندگیکی باشتر فقط لە 1-2 نقطە خلاصە نابێتەوە تۆ تواشاکە منداڵێک کە ناتوانێت بەهۆی دەستەنگی بنە ماڵەکەیەوە ناتوانێت دەرس بخوێنێ مەجبورە لە 3 ساڵێکی 8 ساڵێکی یا بڕێ دەست بەکار بکە بۆ ئەوەی بتوانێت حداقل پوڵی لیباسەکانی خۆی دەربێرێ خۆب ئەم مناڵی فقط مناڵە کۆمەڵەیە نییە مناڵی هەموو ئەو جامعە ئەغڵبی وای پێ هاتووە ئەنی ئەغڵبی ئیلا حدەئەقلێکی فرەفرە ناچیزنەوەی ئەغڵبی وا ژیانەکە دەی پەس ئەوانەی کە ئەو خانەوادانەیە ئەو ئازیزانەی کە بینن مناڵەکەیان وایە دووچارەوەسە کۆمەڵە ڕێحەلی هەیە بۆ ئەوەی کە مناڵەکە بتوانێت باشتر زیندەیەکە بۆی مناڵەکەی بە نانوونەوەی بگەێ بۆ مناڵەکەی نازانم لە داهاتووی زیندگی دەوڵەمەندکە لە دەرس نەکێشێتەوە بۆنەوە لەو بارانەوە کە ڕۆژمەڕە کۆمەڵە سیاسەتی هەیە بەرنامە هەیە لە ڕاگەیاندنەکان یا ئەزم لە تەلەڤیزیۆن باسەوەی خۆمە ئازیزانە ئێبیسن ئەتوانن لەو مەوەردان و هاوکار بن و ئازیزانێکە خۆیان بە چڕوپڕی گرێداگە بەم تەشکیلاتەوە و کاری نەهێنی یەکەن
خۆپەوەیەتر وەزایفی خۆیان بەباشی ئەزانن لازم ناکەن نەمنونە کەستر پێیان بێژین چۆنەوان لە ساحە بە ئیسلا لە زەوی کایەکەن ئەوان ڕوو دەڕوون و نەمنونە کەسێکی تر ناتوانین ئیجازە بێن بە خۆمان کە نوسخە بۆ دوورە بۆ ئەوان بپێشین بەڵام هەر ئەوەی کە کۆمەڵە چۆن مانیفێستێکە بۆ خۆشبەختی ئینسان و هەموو جەمبەکانی زیندگی لە یەکەگرێتەوە لە مناڵانەوە لە محیتی زیستەوە لە مەسەلەی ملیەوە لە حقوقی یەکسانیەوە لە بەرابەری ئینسانەوە هەموو شتانە پس پێکەوە با دەست لە یەکی دەستی یەکەگەریش عضوی سازمان ئەم سازمانە نین کار بکەین کە بۆ ئەوە بگەینە مەراحلێکی وا باشتر پێکەوە زیندگیکەین تا ئەو ئەتمینانە حاصڵەوێ کە بزانن کۆمەڵە حزبێکە لە داهاتووەکەی چەیگەرەکە نەک بۆ حزبی خۆی نەبوو فەقەت خۆی بەڵکو بۆ تەواوی جامعەکە جا بۆ بۆنەوە ئەکرێ لە کۆڵ و کۆمەڵا قسەکردن تەبلیغکردن لە ڕۆژی کۆمەڵە سەردانی خانەوادەی گیانبەختکردن نازانم کۆمەکی زیندانیان خانەوادەی زیندانیانی سیاسی کردن نازانم بەڵاوکردنەوەی سیاسەتەکان و قەرارەکانی کۆنگرەکانی کۆمەڵە چە بە تۆری نووسراوە چە بە تۆری دەنگی لەم لەولۆلا بن و سعیچکەن زەنجیروار پێکەوە مبارزاتێ بکەن نەک بۆ کۆمەڵە بەڵکو بۆ باشترکردنی ژیانیان هەرەوەی کە تیکێکی نان ئیزافەتر بخاتە سەر سفرەکەیانەوە هەرەوە کە بر معلمەکان کە ئەگیرن کە معلمی مناڵەکانی ئەوانن بڕنەبەر دەرگای زیندانەکان بگرن بێژنە معلمانە ئازادکەن کە ئێمە مناڵەکانمان کێ دەرزی پێبێژێ نازانم نسبەت بە محیتی زیست بۆ ئەوە محیتی زیستێکی باشتر بێ خۆیان و مناڵیان لە ئاو هەوایەکی باشتر و خۆشترا زیندگیکەن سعیکەن کۆمەکەن بە محیتی زیست بیپارێزن نسبەت بە کۆڵی مەسائلێکی تر و شایشتایەکیش بێ کە لە چوارچێوەی کابێ خۆیان پێیان باشەوەتر خۆیان یا چوارچێوێکی بۆ بدۆزنەوە زەرفێکی بۆ بدۆزنەوە مبارزەکەن بەڵام ڕێ زۆرە و کافیە قۆڵی لێ هەڵماڵە لە جریانی بەسلاح بەدوای بەرگوزاری کنگرەی هەژدەی کۆمەڵا بینیمان بەشێک لە ئەندامانی کمیتە ناوەندی حزبی کۆمونیستی ئێران لەگە ڕاگەیاندنێکە جیای خۆیان لە حزبی کۆمونیستی ئێران ڕاگەیان بەدوای ئەوە ئەم ڕەفیقانە بەردەوام لە کاناڵهایەکەوە کە ها بەدەستیانەوە زۆر پێشتر چەندین ساڵ بەلەوەش کە ئەسڵەنم جیایشیان ڕابگەێنن ئەوان تەشکیلات و ڕاگەیاندن و تەلەڤیزیۆن و خولاسە میدیاهای اجتماعی مەوازی خۆیانیان لەگەڵ تەشکیلاتی ئەمە دروست کرده بوو ئەبینین ئێستا بە بەردەوامی خەریک مەزڵوم نەماین یعنی مەسەڵەن دەبیری کمیتە ئیجرایی سابق حزبی کۆمونیستی ئێران دێ دەڵێ ئەوە ئەو حەوت میوانەمان کە لەلایە ئێستا لە کوردستان حەوت میوان لەلایەن ئەوانە و بێسلاح لەوێن تا لە خرە چارەنووسی خۆیان دیاریەکەنەوەوانە دەڵێ ئەوە 24 ساعاتەکە یەک وعدەنانیان پێدەن دەڵێ ئەوە مەسەڵەن بە بەردەوامی یانێت لەم نوعە مەزڵوم نەمایی گەلە یان مەسەڵەن هەر یەکێک لەو 7 نەفەرە لە مساحبێکا دەڵێ کە کوردستانی عێراق لە ساڵ 80 یان شاری سلێمانی لە ساڵ 80 ها بەدەست کۆماری ئیسلامیەوە کە من پێم وانیە بیجاڕیش لە ساڵ 80 بەدەست کۆماری ئیسلامیەوە بێ چ بگەی بە شاری وەکو سلێمانی کە خەڵکێکی شۆڕشگێر و تێکۆشەری وهای هەیە کە بە درێژایی دەیان ساڵ لەگەڵ کۆمەڵە و لەگەڵ بزوتنەوەی شۆڕشگێرانەی خەڵکی کوردستان و لەگەڵ جریاناتێکە لە بڵێن ڕۆژهەڵاتی کوردستانیان کوردستانی ئێرانەوە لەوێ حزوریان هەیە خۆیانیان بە هاوچارە نووسیان زانیوە بەردەوام یارمەتی دەریان بوون ئەتاک و ئێستا بە هەموو شێوەیەک بە لە ڕێز و حرمەت و احترام و بیگرا هەتا ئەنواع وەشکاڵ یارمەتی ئەوەی کە لەدەستیان بێ بەنسبەت ئەم جریاناتەوە کە لەوێ حزوریان هەیە بەڕێوەی ئەبەن و پێم وایە ئەوە ئیدعایکی زۆر نادروست غیرە علمی و ئیدعای لەو چەشنەیە کە زۆر جار دەڵێن ئێمە لە ساعە 75% جا پێم خۆش بۆ لێ پرسم توما ئەوەی لەمە بەر لەوێ بووی بەڕاستی ئەم ڕەفیقانە
یان بەڕاستی تەشکیلاتی ئێمە بەو شێوە بەرخوردی کردووە لەگەڵەوان؟ هاوڕێ ئەسعەد مشکلێکە ئەم ڕەفیقانە هەستیان ئەغڵەبی تەسلیماتیان لەسەر شتایەکی بێبنەماس و تەناقۆزبوویە ئەغڵەبی. مەسەڵەن ئەم ڕەفیقانە 5 ساڵە خەریکن کاری چڕۆپڕەکەن بۆ ئەوە بێژن بە دەوروبەر و خەڵک سیاسیکاران جامعە بە قەوڵی خۆیان کە ئێمە بەرهەقین، ئێمە ئەسڵین. بەڵام مدام لەم ئەرزی 5 ساڵە 3 ساڵی بە خشکە، 2 ساڵی بە عەلەنی کە هەموو جەرگ و دڵی ئەم تەشکیلاتیانە خستە سەر فەزای مەجازی، بە ڕوونی دەرکەفتکە کە ئیلا تەناقۆزبووی نەوێ ئیلا ئێغراقنەوێ شتێکی تری لە پشتۆ نییە. هەر بۆیە بەجێ ئەوە یەک نەفەریان پێ ئیزافە پێ 10 نەفەر ڕیزەشی کردگەلیان، حتا ئەحزابێکی چکە هۆیەتی خۆیان لە دوشمنی لەگەڵ کۆمەڵە پێناسە ئەەکەن، ئەگەر تواشاکە ئەوە بازاریان لە ئێوانی چۆ ڕۆنەقی نییە. یعنی ئەم ڕەفیقانە ئێمەکەم هەموو بازارگەرمیەکەن لە ئێوانی چۆ ڕۆنەقێکی وای نەماگە. بە نەزەری من ئێغراقە حقیقەتی نییە. من کە خۆم لەوێ بووم بە بۆنەیە بەشداری لە کۆنگرەی هەژدەی کۆمەڵە و چوومەوێ 2 هەفتێک لەگەڵ ڕەفیقانە بووم لەوێ. ئەو ڕەفیقانە لەوێ وەکو هەر ڕەفیقێکی تر کە معموڵە نەوە کۆمەڵە فەرهەنگ وایە کەسێکە تێ بۆ ئامۆزشگای کۆمەڵە تا کەسێکە لە ڕەهبەریەکەیە هەر دارەی یەک ئیمکانات و یەک خورد و خوراک و بە ئیسلاح سەتحی لە زیندگیە. ئەو ڕەفیقانێش کە وەکو میوانی سە لە ئوردوگای کۆمەڵەن هەر لۆ شتانە بەشدارن و حتا بگرە ئەولاتریش. ئیسە ڕەنگە لێرە لازم نەکا باسکەین سەتحی باسەکە بێری نەخوارەوە. ئەولاتری نە هەیە مەسەڵەن کە ئەوەی کە بەهانەگیریان کردگە بەخاترەوە کە مشکل ساز نەبێ چە کراوە چە نەکراوە بۆیان. و ئەوەی کە متەئەسفانە کاک سەلاحی مازووجی دەبیر ئەوەڵی سابقی یا دەبیری کۆمێتە ئیجرایی سابق کە وای وتکە ئەم قسە بە نەزەرم کاک سەلاح خۆی بڕێڕایەتر تواشە ئەو مصاحبەیەکە، یعنی ئەو مصاحبێ ئەوجی ناتەوانی ناحەقی کاک سەلاح و ڕەفیقەکانی جەناحی هەیەتی ئیجرایی سەلمان کە هەرچەندی سە حیزبێکن. کاک سەلاح خۆی لەوێ بووگە، بەڵام ئەو قسانە بۆ ئەکا خۆ گەرەکیە ئاوەکەی پێلێڵکات و فەزا جۆرەی تر پێ بکات و بۆ ئەوە خەڵکانی زەنگ بدەن و تەبلیغاتی لەسەر فەیسبوک ڕێکەفێ بۆ ئەوە ئوردوگا و پێشمەرگە و مەسئولین و ڕەهبەری ئەم تەشکیلاتە لەژێر فشارەدا بمنێ، پێیان وایە بۆ شتانە جێبەجێ ئەبێ. یەک وعدە غەزا لە ئوردوگای کۆمەڵە بنا بە دەلایلی ئەمنیەتی، 2 کۆرۆنایی، یەک وعدە غەزا لە سرویز ئەدرێ بە ڕەفیقەکان ئەیبن و ماڵەوە لە دۆریەکەی خوۆن. بۆ هەموو کەسی وایە لە ئوردوگا، چە ڕەهبەری چە مەسئولین چە پێشمەرگە چە کادر و چە کەسێک کە تازە و ئوردوگا بووە وەکو پەزیرشیەک وەکو لە دەرانی ئامۆزشیا بێ. بەقیەکەی وەکو پوڵ پێیانەدرێ 15 شۆڕایی یا مانگی ڕای و ئەمە خۆیان لۆ چوارچێوە ستانداردە دیاری کریاگە کە بۆ سبحانێک و بۆ نەهارێک چەندێک لازمە و بە ڕەفیقەکانە دەریێ خۆیانە چەند تەهیەیەکەن تەهیەکەن سبحانەکەیان لە ماڵا خۆن و شامەکەیان لە ماڵا درۆسەکەن، بەڵام نیمەڕۆکەیان لە سەرویس وەرەگیریێت و ئەیخۆن. جا کاک سەلاح ئەشیایە ئەو ئێغراقیان نەکردایە خەڵکان نەک ئێمە کە من چوومەسەوە ئوردوگا یا ڕەفیقانی وەکو جەنابوو کە لە ئوردوگا زیندگییان کردگە یا خەڵکانی تر کە پێشمەرگەی کۆمەڵە بووگەن نەک ئیسەش لەگەڵ ئێمە نەماگەن جزو حیزبێکی ترنوانە، بەڵکو نەک ئێمەمانان و ئەو کەسانە بەڵکو خەڵکی کە ڕۆژێ لە ڕۆژان احتیاجی بە کۆمەڵە کەفتبێ لە مەقڕێکی کۆمەڵە نانێکی خواردوێ یا دەوروبەری و ئوردوگای کۆمەڵە خەڵکی کوردستانی عێراق احتیاجیان بە دارودەوا یا هەر ئیمکاناتێکی کەفتوێ کۆمەڵە لە پێشمەرگەی خۆی گرگەسەوە بۆ ئەوە، ینی ئەوە لەسەر کۆمەڵە ناچەسبێت، ئەوە ناچەسبێ بە کۆمەڵەوە هەرگێز. کاک سەلاح خۆی شتێکی جالب تەناقوزێکی گەورە لەوەی یا باسەکە ئێژێ ئێمە وەختی خۆی ئەسیرمانەگرت بە ئیسلا کەسانایە کە تەکمانە هاتوون بۆ شەر تەکمانەوانە ئەمان گرت کە زەخمی بووە زەخمەکانمان چاکە کردەوە، ئەگەر لازم بووە پێویستی پێوانەدا جملە پوڵشتە دوایی بەڕێمانە کرد و وێمانەکرە چواوە بۆ لێ خانەوادەکەی
بەڵام کاکسەلاوەی لە بیرەچێت دقیق هەر لە هەمان حاڵە باسیەوە کە ڕەفیقهای چەندین ساڵێکە خوێ لەو ئوردوگا کە ئەزانێ چە ئینسانایەکی ئینسان دۆستن ڕەفیقەکانی ئەمیان بێغەزاش نەسۆ ینی ئەمە بۆ هیچ کە ینی بۆ هیچ کەسێ ناتوانێت بەم قسە باوەڕکە بەڕاستی من پێم وایە کاسەلا بەو قسەی بۆ مساحبەی و ئەس جملە بۆ قسەی فرەتر تەنەزولی دابەجایەگە و بەحسەکانی خۆی بڵێ ینی نەمایە زۆرتر ئەوە دەرەخات بەڕاستی کە ئەوەی کە بەردەوامی ڕفیقەکان وتیان لە ساڵهای ڕابردووە دەیان جار گوژزەریان کرد بەم ڕەفیقانە کە بەڕاستی وەرن اختلافەکانتان خەنە سەر ئاچوارێک ئێستا کە ئەوەیان پێ ناکرێ بەنظرم بۆ بەناعەتگەیاندن فەزایەکی متەشەنج کە خۆیان لە دەرەوە ئەم تەشکیلاتە و لە ناو جریانات و نازانم دەوروبەرە دروستیان کردبوو گەرەکیانە بەو شێوە بەم مەزلوم نەمایە بە نمایەک بگەین بەڵام کە باس لەوە کرد لە کوردستان بووی حەزەکەم پرسیارت لێ بکەم کە حاڵوهەوای کوردستان حاڵوهەوای ڕەفیقەکانمان لەوێ چۆن بوو ئەگەرەکرێت تۆزێک لەسەر سەفەرەکەتیش بۆمان باسکەی پێش لەوە ئەوە باسکەم کاکە سەد باسی شتێکی ترکەم تەناقزبوویە کە کاک حەمەی نەبەوی لە مساحبەیەکی باسیەکە نسبەت بۆ مەسەلەکە جەنابە باسۆ کرد کە 80% لە سلێمانی ها بەدە سبەی پاسدارانەوە کە تۆ بە جوانی ئیشارەت پێکرد پێم وانێ هیچ شارێکی ئێران حتا بیجاری 80% بەدە جمهوریە ئیسلامیەوە بێ من پێم سەیرە ئەم تەناقزاتە چۆن لەگەڵ خۆتانە حەلەکەن ئەگەر وایە بۆچی تۆ لەوێ کارکەی ئەگەر وایە بۆچی لەوێ حزب دانی دەی تۆ بە 7 نەفەرەوە نەک بە 7 نەفەرەوە بە لەشکرێکی 1000 نەفەری چۆ سبەی پاسداران داگیرەوەکە ئەم تەبلیغاتە ئەیان ناوێتە شتێک بەر عەلەی خۆت دووکەڵەکە بچێتە چاوخۆت لە داهاتوە حکوومەتی هەرێم خەڵکی کوردستانی عێراق بەژێرەکە کە ئەمە چییە بە ئێمەژی ساڵیانی ساڵ مبارزەمان کردگە کەم و کۆڕیمانەیە بەجێ خۆێ بەڵام خۆ ئەم خاکە ئێمە 80% نییە بەدەست بێگانە ینی منزورەوە ئەو نوع تەناقض بوویانە لەسەر ئەوەیش کە ئاڵوهەوای ئوردوگا چۆنە جەوی نۆ ڕەفیقەکان چۆنە بەڕاستی منەوە مدەتە لە ئوردوگا بووم بە شایەتی هەموو ڕەفیقەکان بە ئیسڵام ئەغڵب ڕەفیقەکان دەتوانم بێژم خۆشبەخت بووم کە تانیم بیان بینم لەگەڵیان دانیشم لەگەڵیان زیندەیی کەمەوە 2 هەفتە جەوێکی فرەخۆش بوو سەمیمی بوو باوجودەوە سەروبەندی کۆنگرە بوو مدام جیا لە دوای ئەوە لە کار ئۆرگانی و ئەو شتانە ئاهاتنەوە مەسئولین ئاعزا پێشمەرگە کادر هەموو ئەمانە لە شوێنایەکی جۆرۆجۆ لە ماڵانی ڕەفیقەکان کۆ بووانەوە باسییانە کرد قسەیان نەکرد وە لە لابەلەیەوەی چا شۆخی و ئەم جۆرە شتانە بۆ کە پێویستە بۆ ڕاگررتنی ڕۆحیە ئەنی جەوێکی فرەفرە سەمیمی دیارە نیگەرانی هایەک بوو نەگلەوە لە هەموو ئەم تەشکیلاتە تەشکیلە ئێمە وەکو کۆمەڵە باوجودی هەر اختلافێک هەر اختلاف سیاسیەک جەمعێک کەسێک لێمان جیابێتەوە ناخۆشە چون کارەکەین بۆ ئەوەی کە کەس پێمان پێوەست بێ نەک کەس لێمان بڕوە بەڵام وەختی تەرەفەکە ڕەفیقەکان خۆیان قبوڵیان نەکردتر بە زۆر نییە ئەوەی تقریبا 5 ساڵە و 3 ساڵی بە 2 ساڵی بە تۆری علەنین هەوڵ و تەقالا ئەدرێ ئەم ڕەفیقانە قبوڵیان نەکرد و پاوانخواز بوون و بە ئیسلاپیان وا بوو ئەشێ لە پشت دەرگاهای بەستۆ و خەڵ و قەراریان پێ بدرێت کە حتممە لە ڕەهبەری بمێنەوە و تەشکیلاتی تبقی فەرهەنگی و سنەتی کە هەسی خستیە دەست ئاعزا و ئاعزای ئەم تەشکیلاتە نمایندەگانی کۆنگرەکانن کە تاعینەکەن کێ ڕەهبەر بێت و کێ ڕەهبەر نەبێت و کێ سیاست گوزار بێت و کێ نەبێت جا گەرەکمە بێژم باوجودی ئەوە نیگەران بوون لەوەی کە جەمعی لە ڕەفیقەکانە چەند باوجودی هەر کەم و کۆڕیەکە بووگیانە بەڵام باوجودی ئەوەی ئاشنا بوون لەگەڵ ئەم بەحسە توولانیە بەحسایەکە چە تەشکیلاتی چە سیاسی ئەڵبە سیاسیەکە ئەشی بە زەڕەبین بۆ بگەڕی بدوزیتەوە هەمویان تەکی ئاشنا بوون و هەمویان بە عاقلانە تەسمیمیان گرت و بە دەلیل و مەدارکەوە تەسمیمیان گرت و کە چە هەڵبژێرن بۆ ئەوە ئەو نیگەرانیە ئەڕەواندۆ و باشتر مستەلەت بوون بەسەر کار و ئەرکی تەشکیلاتیانە و جێبەجێکردنی بەئیسڵا ئەو مەسئولیەت و ئەرکانە کە ڕۆژمەڕە هەیەە بنیامایەکی سەمیمی پڕ ئەنێرژی و واقعانیش تەوانە
ئەغڵبیان ئینسانایەکن کە تەحسیڵیان کردگە لەنەو جامعە زوڵم و زۆرایەکیان لێشووە لەگەڵ هەموو شتەکانی زوڵم و زۆری کە لەو جامعە کرێ بە ڕێگ و پێسیانەوە ئەحساسیان کردگە ئاشنان جواویان هەیە بۆی جا بۆ بوونەوە بەڕاستی من خۆم فرەفرە خۆشحاڵ بووم ئینسانایەکی سەمیمی تەوانا لە خۆبردوو فداکار و حەزمیان جەزم کردگە بۆ ڕێگەدان بە درێژەدان بە ڕێگەی ئازیزانێک کە ڕێبواری ئەم ڕێگا بوون و هەمزەمان بە بروزکردنی سیاسەتەکانی کۆمەڵە و تەشکیلاتی ئێمە لە داهاتوودا بەردەوام ارتباطایەکی زۆرە گیرێت لە ناوە و جوانان خوازیاری ئەوەن کە ڕێگاکانی هاوکاریان یان یارمەتیدان بە تشکیلاتێ بەهین خۆیان نزانن بە بیر و باوەڕێکە بەهین خۆیان نزان و پێیان وایە ئەو تشکیلاتە وەڵام دەرەوەی نیازەکانی ئەوان خواست و ویستەکانی ئەوانە گەرەکمە لێت بپرسم کە دواوتەتیان دوا پرسیاریشمەوەیە دیارە کە پەیامەت بۆ ئەو گەنجانە و بەگشتی بۆ خەڵکی کوردستان کە ئەم تشکیلاتە و ئەم ڕێبازە بەهین خۆیان نزانن چییە؟ هاوڕێ سعد مبارزەی سیاسی مبارزەکردن بۆ باشترکردنی ژیان مبارزەکردن ئەس جملە لەم چوارچێوەیە مانیفستی ئێمە کۆمەڵە شێوەهای مختلفی هەیە بەشی علەنی هەیە بەشی داخڵیشی هەیە کەس دەتوانێت مستەقیم عضوی ئەم تشکیلاتە بێ و ئاڵا هەڵگری سیاسەتەکانی بێ چە لە ناوە چە لە بەشی علەنیە کەسی دەتوانێت غێرە مستەقیم پێوە وەسڵ بێ ینی بدونە ئەوە پەیوەندی تشکیلاتی بێ بتوانێت ئەغڵبی ینی ئەو شتانە کە لەگەڵ بیر و بچوون و مەرامی ئەواتێتەوە و پێی وایە کۆمەک کنندەیە بۆ باشترکردنی ژیانی خۆی و بنەماڵەکەی و دەوروبەرەکەی و ئینسانایەترینەوە جامعە ئەتوانێت قۆڵی لە هەڵماڵێت و کار بکە ئەوەی کە پێی وایە باشتر ئەتوانێت ئەرکەکان لە عەرسەی علەنیا بەڕێوە بووە پەیوەندی ئەگرێ بە ژمارە تەلەفۆنایەکەوە کە ڕەفیقەکانی ئێمە لە بەشی بار هاوردن لە ئامۆزشگا و لە واحد تاقیق و ئەمانە هەیەە ئەتوانێت پەیوەندی بگرێ بەوانەوە بۆ ژمارە تەلەفۆنانەوە کە مدام لە مێدیای تشکیلاتی لە تەلەڤیزیۆن بەڵاوێتەوە لەسەر تۆڕە کۆمەڵایەتەکان وەکو فەیسبوک و ئینستاگرام وانە دەتوانێت بەوانەوە تەماس بگرێ و ئەعلام ئامادەگی کە و ئەوانەیەش حتممەە کۆمەکیەکەن ئاسانکاری بۆەکەن بەڵام بە نەزەری من ئەمە عەرسەیەکە لە کار و فعالیت مهمترین عەرسەی کار و فعالیەتی ئەم تشکیلاتە یا ئەم ڕێبازە و ئەم مانیفێستە ناوەیە کۆمەڵە ئەهمیەتی فرەیداگەبەوە و ئەیچیدا و مدامیج کارەکە لەسەری هەر بۆیە ئەبینین معلمێک کاریگەرێک ژنێک هەر ئینسانێ بە شێوە لە شێوەکان لەو جامعە ناڕازیە بەدەست شتێکەوە کە ئەگیری لەلایەن ئەماکنی ئیتڵاعاتی جمهوری ئیسلامیەوە بەرچەسبی بە ئیسڵاح کۆمەڵە بوون کۆمۆنیست بوون سۆسیالیست بوون ئەمانە لێدرێ خۆب معلومە ئەمە فەرهەنگێکە لەو جامعە کە تەرەف احتماڵی چیە ئەسڵەن گەرەکینێ لەگەڵ کۆمەڵەتە داعی بێتەوە چون ئەسڵەن وابەستگی حیزبی ئەم تشکیلاتەوە نییە و ڕەنگە فرشتیکانی چی ئەم تشکیلاتێکی قبول نەبێت بەڵام چۆن کۆمەڵە مانیفستێکی بربەڵاوە بۆ باشتر زیندەگیکردن و لەم سەردەمە ئینسانەکان بۆ ئاگای و ئیتڵاعات یەگەیگەن مبارزەکەن بە شێوەیە لە شێوەکان بۆ بەشێکی ئەو بەرچەسپیان لێدرێ پس من قسەکەمەوەیە ئەم ڕەفیقانە لە بەشی مەخفیچە لە بەشی ناوە گەگەرەکیان بێکارکەن بنا بۆ زەرب و زۆرە لەسەر خەڵک لە ئێرانە هەیە و بە ئیسڵاح احتماڵی تەرجیح نەدەن وەکو تشکیلاتی یا ڕسمی تەماس بگرن و لە چوارچێوەیە هەموو سیاسەتەکان و وەکو کەسێکی مەخفیە و تشکیلاتە لە ناوە کارکەن ئەتوانن خۆیان لە تەریق ڕاگەیاندنەکانی ئەم تشکیلاتەوە گوێ بدەن لە سیاسەتەکانی ئەو سیاسەتانە لەنەوە خەڵکە تەبلیغ و تەرویجکەن کاری بۆ بکەن و ئەزاننی 100% منجەر بەوێ لە داهاتوە بە مەوجێکی گەورەتر ئەوەنە قەترەیەک لە دەریایەک کە خۆشببختی تێڕێ بۆ ئینسان و واقعانی جوایە ئەوەی لە توولی مبارزەی چه دەورانی تقریبا ئەگە بێژین دەورانی علەنیەکەی کۆمەڵە کە 43 ساڵ پتەوترە ثابت بووە کۆمەڵە مەرحەلە بە مەرحەلە کۆمەکی کردگە بە خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە دەورانێکە بنابەوە خصلەتی مبارزێ
بڕێجا تعڕوزە بڕێزا پاشەکشیە بڕێجار نازانم لە جێ خۆمانەوەوانەیە کۆمەڵە ئەوانێت تەشخیص داگە مۆدان بەرەوبەر چووگە جاری وا بووە مبارزەی تعڕوزی کردگە چەلەگە سەر خاست ئەس جملە خاستی مەسەڵەن خاستی ئەخشاری مختلفی جامعە بە ئیسلاح ئەو جنبش عمومیانەوە جامعە محیزیست بێ کرێکاری بێ ژنان بێ دانیشتجویی بێ جوانان بێ هەرچێ بڕێجار ڕاهنمایی کردگە یاکەتێ سیاسەتی خۆی دەربڕیە باشترە بێژین لۆ چوارچێوە کە بە ئێسلا پاشەکشێکە و بڕێجاری تعڕوزی کردگە لەو شوێنێک کە لازم بووە تعڕوزی کردگە لەو شوێنێک کە لازم بووە پاشەکشێ کردگە ینی بدە و بستانێک بووە بۆ ئەوەی کە بتوانی باشتر مبارزە بەرەوە بەربۆی هەمیشە ناتوانانی تۆ تعڕوزکەی معنیە وەستا ئەگەر موقعیەتەکە تەشخیص نەدەی وەختەکە تەشخیص نەدەی تعڕوز بکەی احتمالیە تیابچی بە تۆری کولی نەک زەربە بخۆی بەڵکو تیابچی بۆ بوونۆ جاری وا بووە بە ئیزافەکردنی نانێکی بە ئیزافەکردنی نانێک سەر سفرەی کرێکار قانع بووە جاری وایە خەڵکی کرێکاری هانداگە بۆ ئەوەی بڕێ بە ئیسلاح NGOایە یا مەجموعە عمومیایە خۆی یا تەشەکولی خۆی پێک بێرێ مستەقلی خۆی پێک بێرێ یا بۆ ژنان یا بۆ لاوانوانە جا بۆ بۆنۆ ئەو ئازیزانەی نەتیجەگیریەوەسە ئەو ئازیزانەی کە گەرەکیانە کارکەن بۆ ئەم ڕێبازە بە تۆر کولی یا بۆ بەشێکی ئەتوانن پەیوەندی بگرن ئەگەر پێیان وایە کاری باشتریان لە دەستی لە بە عەرسێ عەلەنیە پەیوەندی بگرن بۆ تەلەفۆنانەوە کە باسم کرد ئەگەر پێچیان وایە بۆ من پێم وایە بەو نابەوە لۆ جامعە زیندگیەکەن و کۆسپ و چەڵەمەکانی جامعە ئەناسن باشتر ئەتوانن لەوێ کارکەن ئەتوانن پەیوەندی بگرن بازم و بۆ ئەوەی کە ڕاهنمایی بکرێن ئەوانە قسە بکەن لەگەڵ ڕەفیقەکانی ئێمە کە بەرپرسیەوە بەشەر بە ناوی تەکش و ئەو ڕەفیقانەش پێیان وایە بڕێشتیان لەگەڵم تەشکیلاتە نایێتەوە بەڵام بڕێشتیان تێتەوە گەرەکیانە مستەقل کاکەن ڕەفتی تەشکیلاتیانەوەی ئەوە ئەرسا ئامادەیە و میان بازە و بەم ڕۆژگارە 24 ساعتە تەلەڤیزیۆنێکمانەیە سیاست ئێمە باسەکە ڕوو بە جامعە لۆ چوارچێوە هەرچیان پێکری بیکەن نەبوو کۆمەڵە بەڵکو بوو مانیفێستێک کە خۆشببختی ئەوان و مناڵەکانی ئەوانیشی لەبەرەگرێ بەڵێ زۆر سپاس بۆ بەشداری دەمەڕێکەوە من پرسیارێک نەماوە ئەگەر دواوەتت پێت وایە شتێک لازمەکە ئاماژەی پێ بدەی خوشحاڵە بین گوێمان لێبێ مەمنوو کاکاستیان فەقەتەوە توانم بێژم کە دەستی ئێوە خۆش بێ پێم وایە بە فرەشتی شارەمان کرد لەوە زیاتر وەخت بەرنامەکەتان ناگرم دەستێەوە خۆش بێ بۆ ئەم داوەتە و هەروەها دەستی هاوڕێیانی هاوکارە لە ستودیۆکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە گۆرمیە گوشم و دەستخۆشییان لێ یەکەم بۆ بەڕێوەبردننی بۆ جێبەجێکردنی ئەمەرکە سپاس و ڕۆژێکی خۆش ڕۆژێکی سپاس بۆ بەڵێ بینەرانی خۆشەویستی بەرنمەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بەم شێوەیە هاتیینە کۆتایی یەکێکی تر لە بەرنمەکانی ڕوانگە کە تایبەت بوو بە پێشوازی لە 26 ڕێبەرنان ڕۆژی کۆمەڵا کاوڕێکاوەی ئەلیاسی میوانی بەرنمەکەم بوو بە سپاس لەوەی کە تا ئێستا هەوڕێن بەرنام بوون ئێستا سەرنجتان بۆ بینینی درێژەی بەرنمەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵا ڕادەکێشم تا ڕوانگەیەکی تر کاتێکی شاد